کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕێگەی وتەبێژەکەیەوە هەڵوێستی ڕوونی خۆی سەبارەت با لێبڕینی موچە و نەبوونی خزمەتگوزاری و گەندەڵی لە هەرێمی کوردستان دەخاتە ڕوو. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا ڕایگەیاند هیچ حکومەتێک لە دنیادا نییە کە موچە بە پێی داهات بدات. دەژڵێت حکومەتی هەرێم ئامادە نیە ڕێکەوتنێکی شەفاف و گشتگیر لەگەڵ بەغدا بکات، چونکە دەبێتە هۆی ڕێگری لە گەندەڵی بەرپرسانی هەرێم و بڕینی سەرچاوەی داهاتی نامەشروعیان. دەستکاریکردنی موچە بە هەر شێوەیەک بێ لە پەرلەمانەوە بێت و بێ پەرلەمان قسەی لەسەرکە و جگەلەوە کە ستەمێکی گەورەیە ستەمێکی گەورەیە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرێت و بەداخەوە تەڵان قسەکە تەنها لێبڕین نییە دواخستنی موچە، یعنی خۆ موچە خۆ تەزانی ئێستا بە شێوەی مانگانە نایە و نازانی بڵێ ینی ئەم موچەیە کاتەکەی بە جۆرێکە نازانی بڵێ 40 ڕۆژە 50 ڕۆژە 60 ڕۆژە دیار نییە، ینی هەر جارە و بە نەوعێکە و بەداخەوە هیچ حکوومەتێک نییە، هیچ حکوومەتێک نییە لە دنیادا بەڵێ بە پێی داهاتی بەردەست موچادەی. ئەوەی پێویستە بە خاڵە سنووریەکان، ئەوەی پێویستە بە داهاتی ناوخۆوە، ئەوەی پێویستە بە داهاتی نەوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستەکانی ئامادەنین بچنە ڕێکەوتنێکی شەفافەوە. بۆچی؟ چونکە ئەوە بە بەرژەوەندی هاوڵاتیە و لە زەرەری فەرمانڕەوا و حکومڕانەکانی هەرێمی کوردستانە بەهۆی ئەوەی کە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە سەرچاوی ئەو داهاتە نامەشروعانەی کە ئەوان لی مستەفیدن لە دەستیان دەرچێ. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێم بە شکست خواردووه وەسف دەکات کە نەیتوانیوە مافە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان دابین بکات. ڕێبوار حەمەد دەڵێت ئەم حکومەتە شکست خواردووە لە هەر شوێنێکی دنیادا بۆیە هەڵدەوەشایەوە کە گوێی بۆ بیستنی ناڕەزایەتی خەڵک نییە و بێباکە لە داواکاریەکانیان. یەک سێکتەر نییە تۆ بتوانانی قسە لەسەر ئەوە بکەی کەم حکوومەتە سەرکەوتوو بۆ حکوومەتێکی فاشیلە، حکوومەتێکە کە لە هەموو سێکتەرەکان فەشەلی هێناوە، لە کەرتی تەندروستیم حکوومەتە فەشەلی هێناوە و لە کەرتی پەروەردەم حکوومەتە فەشەلی هێناوە، لە کەرتی ئابووری فەشەلێکی گەورەی هێناوە، لە تەنانەت لە دابینکردنی موچەی هاوڵاتیان کە هیچ حکوومەتێک نییە لە دنیادا نەتوانێت موچەی فەرمانبەرەکانی خۆی دابین کە شتیوان نییە فەشەلی هێناوە حکوومەتە. ئەم حکوومەتە لە هەر کوێی دنیا بۆی هەڵەوەشایەوە. ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتێکی حیزبیە و ئەم حکوومەتە حیزبیە پشتی بە ساختەکاری بەستووە لە هەڵبژاردنەکان تەزوید پێکاتوە لەس بە شێوەیەکی ساختەکاری لە هەڵبژاردنەکان متمانەی بەدەستێناوە و حکوومەتە پشتبەستو نییە بە دەنجی خەڵکو و هاوڵاتی و حکوومەتێکە ئەو ئیدعای کەیکە لە ئیدعای دیموکراسی و لە ئیدعایەوەی کەم حکوومەتە حکوومەتێکە بە متمانەی خەڵکو و هاوڵاتی دروست بۆ و لە پەرلەمان متمانەی پێنەوانیە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان تیشکی خستە سەر ئەوەش حکومەتی هەرێم کە حکومەتێکی حیزبی و بە دەنگی ساختە دروست بووە کەچی بەو هەموو شکستەوە تا ئێستا یەک کابینێ حکومەت لە هەرێم هەڵ نەوەشاوەتەوە لە کاتێکدا حکومەتی عێراق بە قەیرانی کەمتر لەم قەیرانانەی هەرێمەوە هەڵوەشایەوە. کۆمەڵی ئیسلامی پێی وایە پەرلەمانێکی کارا دەتوانێت لێپرسینەوە لە حکومەت بکات لە بەرامبەر ئەو شکستانەیدا و فراکسیۆنەکەشی هەموو هەوڵێکی خۆی بۆ ئەو مەبەستە دەخاتە گەڕ. بگەڕێتەوە سەر وەزیفە بۆیە بەڕای من